خی گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 144 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دوجار پۆستی سێ سەرۆکایەتیەکە یەکلاکرایەوە. پارتی و یەکێتیش کێبڕکەی سەختیان بوو لەسەر بەرەستێنانی پۆستی سەرۆکۆماری عێراق دوجار یەکێتی یاریەکەی بردەوە. بە میوانداری بەڕێز دکتۆر ئەمین بەکر سەرۆکی پێشووی فراکسیۆنی گۆڕاو لە پەرلەمانی عێراق تاوتویەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. کورد چەندین ساڵە لە بەغدایە، بەڵام تا ئێستا نەیتوانیوە دەستکەوتێکی ئەوتۆ بە ئاخاری بەرژەوەندیان نەتەوەیەکانیدا بەدەست بێنێت. هۆکاری ئەمەش بۆ خەمساردی حیزبە دەسەڵاتدارەکان و سووربوونیان لەسەر بەرژەوەندی حیزبی دەگەڕێتەوە. چاودێرێکی سیاسی ئاماژە بۆ ئەوە دەکات لە لای دەسەڵاتدارانی هەرێم شتێک نەماوە بە ناوی بەرژەوەندی میلەت لاوااسترین بازنەش دروستیان کردبێ بازنەی کوردایەتیە، ئەوەشی کە هەوڵیان بۆ دابێت بەرژەوەندی شەخسی و حیزبیە. ئەو حیزبانەی دەسەڵات سەرکردایەتی کوردی ئێستاش خۆویستیەکەی لە حەد بەدەرە شتێک نەماوە بە ناوی کوردایەتی و مەبادی نیشتیمانی. زەعیفترین حەڵقەی پەیوەندی ئێستا ئەو کوردایەتیە. حەڵقە هەرە بەهێزەکەش بەرژەوەندی و پۆست و پلێ. شتێک لە سیاسەت لە کوردستان بە ناوی عەیبە نەماوە. سەرکردەی گەورەی کورد، سەرکردەی بچووکی کورد، سەرکردەکان ئێستا شتێک دەرن سەعاتەشکەلی پشێمان دەبنەوە. ئەگەر باسی ڕێفراندۆمیان کرد ئێستاوا دەبین شەڕە لە بەغدا. ئێخۆ ئەو ڕئیسەی دەردەسی لە بەغدا دەبی سوێن بخوا، دەبی بەڵێنیش بدا کە یەک پارچەی خاچە عێراق بپارێزی، نەک یەک پارچەی هەر خاک، دەبی ئاسمانەکەشی بپارێزی. باشە ئەی ڕێفراندۆمە چۆن کرا؟ ئەو هەموو دۆڕانە گەورەیە کرا نیوەی کوردستان لە دەستوجەیشی تورکیا هاتیە، ئێران هاتووە، شتێک بە ناوی سەروەری کوردستان نەما. کەسی دەژێن هەر سەرکەوتووی لە کۆتایی هەموو ئەو معادلە دۆڕاوانەش میلەت زەرەرێکی زۆر گەورەی کردی. ئەندامێکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانیش دەڵێت ئەوەی دیار و ڕوونە لای حیزبەکان بەرژەوەندی تەسکی حیزبی و شەخسیە. لەو نێوەندەشدا بەرژەوەندی گشتیان ون کردووە لە کاتێکدا پێویستە کار بۆ بەدەسێنانی بەرژەوەندی گشتی بکەن و چیتر ململانێ لەسەر پۆست و بەرژەوەندی شەخسی و حیزبی نەکەن. ئێستا ئەوی غاڵب بە حیزبایەتی تەسکە، ئەو مهمترە ئێستا لە حیزبەکان. پارتی بەجیایە، یەکێتی بەجیا، هەر یەکە قەزەی خۆیەیە. قەزی عامەکە بزر بووە لەو بینە. ئەبێ هەوڵ بن قەزی عامەکە بخەنەوە پێش بە یەکەوە ئیش بکەن، هەر یەکە هێرشەکەنە سەر یەک و قسەکەن و ئەوڵێ ئەو بۆڵێ خەتا و سە دوێنێ دیت لە کۆبنەوەی سەرک ئەوەی سەرە کۆمار هەڵبژاردن چیسان مشکلەیەک پیا بووە. من تەیدیەوە ناکەم دوو حیزب ڕێ بکەون، ئەڵێم هەموو حیزبەکان بە یەکەوە بەرنامەیەکیان هەبێ، هەمویان ئیمزایکەن بەرنامەیەکی استراتیژی چی باشە بۆ ئەو میلەتە داینێن و بە گفتوگۆ چارە بکەن و تونند و تیژ نەبن لەگەڵێک و هێرش نەکەنە سەر یەک. ئەوە ڕێگەی ڕاستە، جایتر ئەیکەن نایکەنەوە مۆزوعیترە. ساڵێک بەر لە ئێستا دەسەڵاتدارانی هەرێم ڕیفراندۆمێکی بێ زەمینە سازیان هێنایە ئاراوە و لێرە و لەوێ باسییان لە تەلاقدانی عێراق دەکرد. بەڵام دوای تێپەڕبوونی تەنیا ساڵێک دوو هێزە دەسەڵاتدارەکەی هەرێم کێبڕچیانە لەسەر بەدەستێنانی پۆستی سەرۆکۆماری عێراق. ئەمەش ئەگەر دەرخەری ڕاستیەکان بێت ئەوە دەسەلمێنێ لە لای دەسەڵاتدارانی کوردستان شتێک بە ناوی بیر و باوەڕی نەتەوەیی و بەرژەوەندی خەڵک لە ئارادا نییە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان دکتۆر بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین تا چەند ئەم جارە دوای هەڵبژاردن پۆستی هەر سێ سەرۆکایەتیەکە بە شێوێکی جیاواز لە ڕابردوو یەکلا کرایەوە، چونکە بۆ هەر پۆستێک مەسەلەن چەند کاندیدێکە بوو جگە لە بۆ مەسەلەی سەرۆک وەزیران. بەڵێ سەرەتا سڵاوتان لەبێت. سوپاس. ئەڵبەت وەکو زانین ینی پێکهێنانی حکوومەتی عێراقی و هەتا جێگرتنەوەی پۆستەکان و پێخستنی مؤسسات لە عێراقدا بە تایبەتی دوای ئەو هەڵبژاردنە پرتە زوێرێکە کرا لە ماوەی ڕابردوودا لە 12/5 و دەرەنجامی هۆڵانەی کە ئێمە دامە بۆ چارەسەرکردنی تەزویر و ینی زۆر لە دەرەنجامەکانی کە ئێستا ئیشان پێکرێت بەداخەوە دەرەنجامیکی ڕاستەقینە نین. ئەو بوو حکومەت نەیتوانی هەتانە پەرلەمانی بۆ 2 مانگ تەعتیل بوو، پەرلەمان نەبوو.
ئەوە پەرلەمانێکی حوتە دەستی بەکار کردایە پەرلەمانێکی نەکۆبەوە ئەو کۆمیسیۆن هەڵبۆشایەوە زۆر بابەتی تریش ئەوەی کە زۆر ماوەت دوایەوەی کە دوجار پەرلەمان کۆبەوە دوای چەند دانیشتنێک دەنگدرا لەسەر کاندیدێک کە کێبڕشیەکە بوو ناو سونەکاندا و دوێنێش بۆ کاندی سەر کۆماری کێبڕشێ لەگەڵ لە ناو لایەنە کوردەکانی بەتایبەتی شتی و پارتیا هەبوو ئەمە چیمان پێ دەڵێ بە پێچەوانەوە شیعەکان لەسەر یەک کاندید ڕێکوتن بەبێەوە هیچ کەسێک دەنجی دەبێت هۆکاری ئەمە چییە وە چۆنەمە ڕوویدا ئەبێ لەسەر ئەمە قسە بکەین ئەگەر بگەڕێنەوە سەرەتاکانی پێش هەڵبژاردن و تەنانەت لە سەردەمی حکوومەت کابینەی پێشودا دروشمی زۆرێک لایەنە شیعەکان ئەوە بوو کە ئەبێ حکوومەتی ئایندا حکوومەتی زۆری نەبێت واتە حکوومەتی تەوافقی نەبێت پێچەوانی حکوومەتەکانی پێشتر کە ینی زەمەنی حکوومەتانە پڕ بووە لە گەندەڵی و دۆسی گەندەڵی و فەساد و نائستقراری ئەمنی و چاوپۆشی لێکردن و نەتوانینی تەشکیلکردنی ینی لێپرسینەوە لە حکوومەت و چاودێریکردن ئەمە بوو بەهۆی ئەوەی کە لایەنە سیاسیەکان بیر لە حەل بکەنەوە و ئەو ئەڵتەرناتیڤەکەدایان بۆ حکوومەتی زۆری نەبێت جاهندێک ناوێنە بە حکوومەتی زۆرینەی سیاسی بۆ نووری مالیکی باسی حکوومەتی زۆرینەی سیاسیە کرد ئەمار حەکیم باسی حکوومەتی زۆرینەی نیشتیمانیە کرد سایرون باسی دروستکردنی حکوومەتی زۆرینەوە ئۆپۆزیسیۆنیانە کرد و پێم وا بوو کە بێ حکوومەتی ئایندا یان سیستەمی سیاسی ئایندا پەرلەمان مزدەوج بێ لە دوانەی دەسەڵات ئەوانەی کە بەرگی دەسەڵات دەکەن و ئەوانش کە ئۆپۆزیسیۆن پێ بەڵام بۆچی ئێمە سەری نەگرت خواستی شیعەکان پاشگەز بوونەوە لە ئەوەی کە پێشتر لە ڕاستیە ئەوەندەی کە ئۆباڵیان بکرێتە ئەستۆی لایەنە شیعەکان ئەو زیاتر ئەستۆ بە ئۆباڵی کوردە بە دەرەجەیەک هۆکارەکەی ئێمە چۆن بە ئۆباڵی کوردە طبعا ئەوان باسی حکوومەتی نیشتیمانی زۆرینەی نیشتیمانیانە کردواتە بێ لەناو ئەو زۆرینەی کە ئەوان پێشی دێنن تەنها شیعە نەبێ و تەنها سونە نەبێ بێ کوردیشی تیا بێ سونەشی تیا بێ شیعەش تیا بێ بۆ ئەمە بۆ ئەوەی کە کوتلەکەیان زۆری نەبێ ڕۆیان لەو لایەنانە کرد کە زۆرترین کورسیانە لە کوردە تەمان پارتی یەکێتی بە دەرەنجامە تەزویری لە هەڵبژاردندا بەدەستیان هێنا توانی وێنە دەست بەسەر ئیرادی سیاسی خەڵکی کوردستانە بگرن و تا ئێساش نوێرایەتی بکەن و زۆرترین کورسی بەناوی ئەوانە تۆمار کراوە گەرچی لە حەقەدا تەزویرە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەوان تعامل لەگەڵ ڕقەماکەن چونکە ڕقەمیان پێویستە بۆەوەی کە پژگیریان بکات لە پێکەنانی حکوومەتە چونکە دوو بەرە هەبوو لەناو شیعەکاندا هەمومان نەزانین ئەوەی کە ئێستا خۆی ناوی خۆیان ناوە تەحالفی بنا ئەوەی تریشیان ناوی خۆیان ناوە تەحالفی ئیسلاح تحالف إصلاح سايرون وتاريخ حكمة وآيات علاوي وحيدر عبادين وتحالف بنائش فتح دولة قانون أو باڵی فالح فەیازن کە جیاوبوونەوە لەگەڵ محوری وەطنیە ئەمانە هەریەکیان بەلای کوردە هاتن داوایان نەکرد کە زۆرنیان لەگەڵا دروستکەن بۆ ئەوەی کە ئەوان زۆری نەبن بنە کوتلەی گەورترین کوتلە بەداخەوە کورد بە تایبەتی پارتی یەکێتی تەمان کە ئەوان مەسوولن لەمە گەورەترین زیانیان لە کوردە کە نەیانتوانی ئەم دەرفەتە بخۆزنەوە بۆ ئەوەی کە ئەوان بستنە گفتوگۆ بۆ دروستکردنی کوتلی گەورترین باش بەڵام کورتی دەست دەکەوت دەگەر بیتوانی بێت لەگەڵ لایەن شیعەکان ئەمە ئەساسەکەیە لە کاتێکە کە تۆ گفتوگۆەکەی کە پێویستیان پێت بێت مەرجەکانت لانی کەمی بە بەشێکی باش لە مەرجەکانی تۆ ڕازیە بن ئەگەر ڕاست بێ مەرجانە لە خزمەتی خەڵکی کوردستانە بێ بەڵام کە پێویستیان پێت نەبێ تەنها فەرمووت بکەن ئەو کاتە تۆ بە ناچاری چیت بنێ بێ وەریگری ئێمە کۆمەڵی بابەتی زۆر گرنگی هەستیار کە پەیوەنددار بە مافی چارنووسی خەڵکی کوردستانەوە ینی زەمەنێکی زۆرە تێکۆشانێکی مەدەنیان یان سیاسیان لە پێناوە ئەکرێ وەکو مادە دەستوریەکانی کە لەناو دەستورە هاتوون دەسەڵاتەکانی خەڵکی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان کێشەی خاک کێشەی سەروەری کێشەی دەسەڵاتەکان کێشەی دارایی ئەم بابەتی کە پەیوەندی بە مافی دارایی خەڵکی هەرێمی کوردستان و چارسەری بوجە هەموو ئەمانە بابەتگەلێک بوون کە پێویست بوو لەناو گفتوگۆکانە بێن و چارسەر بکرێن و ئیستیغلالی ئەم فورسەیە بکرێت بۆی بکرێنە مەرج بەڵام بەداخەوە بە هۆکار دوو هۆکاری زۆر لاواز یەکەمیان بەهۆی ئەوەی هەریچێک لەم دوولایەنە ینی مەیلی هەبوو بەلای یەکێک لە کوتلەکانی بەغداد کە جیاواز بوو لە یەکتری
و نەیانتوانی بەیەکەوە و لە ژێرەوە نێتی تریان هەبوو کە نێتەکان خزمەتکردن نەبوو بە دۆستی خەڵکی کوردستان بە مافەکانی خەڵکی کوردستان و بە ئەو مافەتە سووریانە ئەوەندەی بریتی بوو لە هەوڵدان بۆ ئەوەی یەکێکیان جێپێ یان پێگی خۆی بەجیا قایمکە لە بەغدا و زمانی زۆرترین پۆست و دەستکەوت و امتیازکە بۆ خۆی ئەمە هۆکارەکە بوو کە نەیانتوانی سگران لێ فرسێ بکەن ئاخری بە ناچاری چیان کرد وتیان لەگەڵ هیچ لایەکتان نابین ئێمە لە دەرەوە چاوەڕێیەکەی خۆتان ڕێت هەر پێ ئەمە ژوای کرد کە شیعەکان ئەمە وای کرد شیعەکان ناچار بن بەرەو بیواز لە بیرۆکەی زۆرینەی نیشتیمانی بێرم گەڕنەوە بۆ فکەی توافق و بە تەوجیهی مەرجعیت هاتن کاندیدێکیاندانا کە کاندیدێکی توافقیە و ئەم دانەنی ئەم کاندیدا ئەگەر ئەم کاندا هەرچەندێ باش بێ مادام لە هەناویی توافقیەوە هاتووە کەواتە ناتوانێت زۆرێک ئیرادەیەکی خاوەنی ئیرادەی سەربەخۆی خۆی بێ و بێجگەلەوەش ئەوان لە کاتی دەنگدان پێویستیان بە دەنگی تۆ نابێ وەکو کورد کەواتە مەرج نییە هیچ داوایەکت پێشەکەن تەنها بۆ کورد ینی دوای ئەوەی کە شیعەکان ڕێککەوتن لەسەر عادل عەبدولمەهدی کە ڕاستپێدا بۆ پێکێنانی حکومەت ئێستا داواکارەکانی کورد جێبەجێ ناکرێت بە بۆ چوونی ئێوە داواکارەکانی کورد ئەوەی کە ئەوان نتوانن ئێستا کورد دەبێت چاوی لە مەرحەمەتی ئەوان بێت چی ئەدەن ناتوانێت هیچ داوا بکە یعنی ئەوە تێپەڕی مەرجی داواکاری بچەسپێنێ ناتوانێت بیچەسپێنێ ناتوانێت مەرجێ بێ لەبەر تەنانەت ئێمە لە سەردەمی حکوومەتەکەی حەیدەر عیبادی تووشی ئەمان کێشە بووین کە هەتا پێشەوەی کە ئێمە بچینە ژوورەوە حکوومەتەکەی حەیدەر عیبادی خرای دەنگدانەوە پێویستیان بە دەنگی ئێمە نەبوو کە وەکو کورد ئەم جارەش پێویستیان بە دەنگی کورد نابێ لەبەرەوەی هەمویان ڕێکەوتون لەسەر ئەو حکوومەتە و بە تەوافقی ئەمە کێشەکەیە کە تۆ ناتوانیت ینی داواکاریەکانی خۆتەوەی کە چۆن پێشتر عادل عەبدولمەهدی یەکێک نەبوو لەو ناوانەی کە ینی ناوی هاتبێ بۆ پۆستی سەرۆک وەزیران چۆن شیعەکان لەسەرەوە ڕێککەوتن تا قسە سەرەوەیە کە کاندیدی کام بەرەیە کوتلەی مەسەلەن بنیادنانیان چاکسازی و بنیادنان کاندیدی کامیانە لە ڕاستیان بابەتە تام دەخەیەک لە نەبووتەوە پێم وایە ینی ڕێکیان لە محکەمەی اتحادی وەرگرتووە بە پێ ڕێکی محکەمەی اتحادیە ئەولایەنە زۆرترین کە تەمەڕان نەگەێنراوەمە ئەولایەنە زۆرترین مافیان هەیە کە زۆرترین پەرلەمانتاری دەورکەوتەوە و ئەو لایەنە لایەنەکەی نووری مالیکی و ئەوانە یعنی ئێستا کامیان کوتلەی گەورەترە کوتلەی گەورە ئەو لایەنەکەی نووری مالیکی ئەوان وەکو کوتلە بەڵام ئەوان عەبدولمەهدی بە خۆیان دانێن فتح بەتابەتی ئەو چۆتە گفتوگۆکەوە بەڵام لەگەن لایکی ترەوە فتح و سەدر ڕێکەوتون لەسەر عادل عەبدولمەهدی وحیدەر عیبادی ئەمڕۆ پێشوازی ینی پیرۆزبایی لێ کردووە کاتە هیچ دایانکیان نەقدیان نییەوە تانیان نییە لەسەری ئەمە بەشێکی پەیوەنددارە بە تەوجیهێکی مەرجعیە ینی پێ دوای مەرجعەتی باڵای شیعەکان سیستانی عادل عەبدولمەهدی دیاری کردووە بەڵێ شیعەکان ینی چۆن لە زۆ ئەخزەرشیان داوە گەرچی ئێمە ڕاگەیەنراو نییە بەڵام زۆ ئەخزەرێک دراوە کە هیچ لایەنە شیعەکان نکوڵیان نییە لی باش ئەم تەنانەت هەندێکیان ئەگەدارم کە ناڕازین بەڵام قسە ناکەن وەکو چێ ناڕازین بەشێک لە تارەکانی هێزە بچووکەکانی ناو تایرە شیعەکان بەس ئەسەبارەت بە گوتلەکەی حەیدەر عیبادیش ناڕازی بوو بەڵام قسە ناکەن بەڵام سەبارەت بە کەسایەتی عەبدولمەهدی ینی کەسایەتێکی بەهێزە بۆ پۆستی سەرۆک وەزیریان خودە و پۆستانێک کە پێشتر بنیوێتی کامانە بوون سەرکەوتووە لەو پۆستانە خۆی عەبدولمەهدی پیاوێک کە تا ڕادەیەک تەکنۆکراتە و تا ڕادێک شارەزای بەڕێوەبردنە و سەرکەوتووە ینی شخصەتێکیە لەو بوارەوە و بە شخصێک ناسراوە کە نەزیهە ینی پاکە هیچ مەلەفێکی گەندەڵی لەسەر نییە گەرچی لە سەردەمێکە کە سەر بە تاری بڵێن ئەنجومەنی باڵای ئیسلامی و ئەوان بوو عەمار حەکیم بوو لەگەڵ ئەوانە هەندێک وەزارەتی نەوت ئیستیغلال کرابوو بۆ ئەو تارە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو ناسراوە بۆ کە وەکو شەخص نەزیهە و خاوەنی ڕوئایە تەنانەت یەکێک لەو ئاستی بەرهەمێنانی نەوت کرد لە ئێستا لە عێراقا زۆر بەرز بۆتەوە گەڕێتەوە بۆ هەوڕەکانی عادل عەبدولمەهدی لە جنوبدا کە توانی ینی لە ڕێگەی جۆرێک لە عەقودەوە پەرەپێدانێکی زۆر بە ئینتاجینەوە دا بە بەرهەمی نەوتی بدە لە پۆستەکانی تری سەرکەوتوو بۆنەوە پێشتر لە سەدەمی عەلاوی وەزارەتی دارایی بەرز بووە دواتر لە 2005-2011 جێگیری یەکێک بوو لە جێگرانی سەرۆک کۆمار بەڵێ
طبعا وەکۆزان پۆسی سەرۆکۆمار پۆسیی تەشریفاتیە سەرۆکۆمار دەسەڵاتەکانی زۆر محەدەد و سنووردارن جێگرەکانی بەچی بکەن بەڵام پۆستی وەزیری داراییش ماوەیەکی زۆر نەبوو بەدەستێەوە بوو کەم بوو یەک سەردەمەکەی دالاوی ماوەیەکی زۆر کەم بوو ئەوەی کە زۆر دیارە لە ینی کاری ئیداری و ئیشی وەزاریە هیعال المادی سەردەمی هینە سەردەمی حکوومەتەکەی حەیدەر عیبادیە کە ماوەیەک بوو هەرچەند زۆر نەبوو چونکە خۆی دەستیە کار کێشایەوە بەڵام ینی وەکو چۆن لێ دەرەنجامی باشی هەبوو وە شخصەتێکی باشیە و بە شخصەتێکی معتەدیلی شیعە ناسراوە وە شخصەتێک عیلاقاتێکی باشیە و تەنانەت بە دۆستی کوردیش تا ڕادەیەک بە کەسێکی نەرمنیان بۆ کورد ناسراوە وارچەند بەداخەوە ئەو هەڵوێستیان تێکدا سەردەمانیەک کە بە تایبەتی دوای ئاشتی هەورامی وتی عادل المهدی ڕێگەی پێداوین کە نەوتی کەرکووک بفرۆشین و ئەمە بوو بەهۆیەوەی کە لەناو چۆن لە جەماوەری شیعە تۆزێک لە ڕق و تووڕێی بەرامبەر بە عادل المهدی دروست بێ بە تایبەتی لە سوشیال میدیا هێرشی زۆر کرایە سەری ئەس وەکو لایەنێکی سیاسی ئێستا لەیت حیزبێک دەهەیە خۆی عەبدولمەهدی عادل عەبدولمەهدی نەخێر سەرەتا بڕیار بوو لە حیزبی ئیسلامیە بمێ بەڵام دوایی بێلایەنی هەڵبژارد و دانیشت و دانیشتنی عادل المهدی بوو دەستی لە ئەنجومەنی باڵای ئیسلامی کێشایەوە بەڵێ کاتێک کە دەستی کێشا لەگەڵ حەموودی ئەوانە ئیشی نەکرد دانیشت وەکو بێلایەن مایەوە و تەنانەت لە کاتی بوونیشی لەنە ئەواندا وەکو کەسێکی بێلایەن و تەکنۆکرات ئیشیە کرد بەڵێ بەس وەکو ئەوەی کە ئێستا پێشتر پۆستی سەرۆکی وەزیران لە دەستی حیزبی داعوا بووە کە 13 ساڵ لە دوای عێراقەوە ئەمە گۆڕانکاریی نوێیە بەنسبەت ینی عێراقەوە ئەلبەت زۆرێک لە لایەنەکان گرێویان سەرەوە کرد کە بێ بۆ قۆناغی ئایندەی تر داعوا حکومت لای حیزبی داعوا نەمێنێ و بەرامبەر بەوە لایەنەکانی تریش شەڕیان سەرەوە کرد کە ناوێت بێ شێوازە بدرێتە دەست سەدرەکان و لە لایشی تریشەوە شەڕێکی تر هەبوو کە لە بەتایبەتی ئەمریکیەکانیان کرد کە نابێت دەسەڵات یان حکومەت هێزە حەشدیەکان ئەوانەی حەشدی شەعبی تەشکیلی بکەن بۆیە هەمویان بە دوای کاندیدێکی تاوافقیاگەڕان بێزگەلەوە کە کێڕژێکی ئێرانی ئەمریکی هەبوو کاتێک کە سەرۆکی پەرلەمان ئەو کەسە بوو کە زیاتر بەلای ئێرانایە سەرۆکی کۆمار کەسێک بوو هاتە پێشەوە کە زیاتر بەلای ئەمریکیەکانایە لە بەرامبەر ئەمەشدا هەرچەند ئێرانەکانیش ڤیتۆیان لەسەر نییە تەوانە هیچ یەکێک لەمانە بۆ حەلبوسی سەرۆکی پەرلەمان ئەمریکیەکان پیرۆزباییان لێ کردووە بەرەم ساڵە دیسان ئێرانەکان بە هەماشیەوە بۆ سەرۆکی حکوومەتیش کە دەسەڵاتی تەنفیزیەوە زۆر گرنگە دیارە عادل المهدی کەسێکە کە سێ زۆر تاوافقی لەسەرە تاوافقێکی ئێرانی بەڵێ ئەمریکی تاوافقێکی هێزە سیاسیە سونە و شیعەکان کە مەترسیان هەبوو لەوەی کە کەسێکی حەشدی شعبی بێتە پێشەوە وەکو کوردیش و کوردیش خپەی خراپ نییە تاوافقیش تریان لە بینی لایەنە سیاسەکانی سەر بە ئێران و مەرجەعێت کە ئەمانیش مەرجەعێتیش دەویست کەسێک بێ کە ینی بە ئیمتیاز عێراقی بێ نەک وەلایی بۆ ئێران هەبێ چونکە ئەو جۆرێک لە منافسێکی مبەتەن هەیە لە بینی حیزبی داعوا پێ دوای ئەو خەونەی لەدەستدا بۆ نمونە پێشتر ئیبراهیم جعفەری سەرۆکوەزیران ئیبراهیم جعفەری نوری مالیکی و دوای هاتیم بۆ حەیدەر عیبادی ئێستا ئەو زەمانە گوزەشت تێپەڕی بە تایبەتی دوای دووکەربوونی حیزبی داعوا بۆ دوو بەرەوە بەرەکەی عیبادی و بەرەکەی نوری مالیکی بوو بەهۆی ئەوەی کەیتر ئەو دەسەڵاتیان نەمێنێت تەحەکوم کەم بە دەسەڵات ئەوتەن نوری مالیکی یاریی سەرکەوتووی کرد توانی بۆ دەرەنجام زۆرترین لایەن لە دەوری خۆی کۆکاتەوە بەڵام نەیتوانی پلێکێکی خۆی بپارێزێ دوای ئەوەی کە هادی عامری توانی نفوزی خۆی پسە پێنێ بە تایبەتی و هێزە شیعەکانی تریش بە تایبەتی ئەوانەی کە میلیشیان لە دەوری خۆی کۆبکاتەوە زۆر باش بەس ڕەنگی خەڵک بپرسێ بڵێ باخی هەڵبژاردن چییە بۆ نمونە کە ئێستا بۆ نمونە عادل عەبدولمەهدی کەس نییە مەسەلەن وەکو حیزب مەسەلەن کورسی هێنابێ بەڵام کاندیدە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران یعنی ئەمە چ شتێک وای کرد کە عەبدولمەهدی ببێ بە ڕاستپێدراو بۆ پێکەنانی حکوومەت ئەمە تەوافق وای کرد
منافسە و چێبرچێ و ململانی نێوان هێزە سیاسەکان وای لێکرد کە گەشتە ئاستێک زۆرێک لە محلەکان باسی وانەکرد کە شەڕی ناوخۆ لە عێراق ڕۆدا گەشتەوە ئاستە بۆیە هەموو لایەنەکان بەدوایەوە بوون چۆن حەلی چێمە بدۆزنەوە عادل عەبدولمەجید و کاندیدە تەوافقەیە ئەو کە شخصیەتە تەوافقەیە کە لایەنەکان کۆک بوون لەسەری و کەسێکی وەسەطیە لە بینی هەموو لایەنەکاندا و دوجار ئەوان ناچارن لەسەر باقی کێککە ئەنجومەنی وەزیران و پۆستەکانی تر قسە بکەن لەسەرەوەی کێ چی بۆ ئەبێەوە چێکی بۆ ناوێت تەنانەت من ئەمڕۆ پەیوەندیم کرد بە کۆمەڵە پەرلەمانتاری عێراقیەوە باسی وایان کرد کە تەنانەت عادل عەبدولمەجید ڕەشبینە لە شێوازی دروستکردنی ئەم حکوومەتە چونکە لە بینی ئەم هەموو هێزە جیاوازان و ناکوڵەکانە چۆن بتوانێت حکوومەتێک دروست کات و پێشکەشی کات و بینێت تا بەردەمی پەرلەمان تاکو مسادقە بکرێت و حکوومەتە چۆن دەتوانێت ئیستیقامە وەرگێ و چۆن دەتوانێت بەرنامجە سیاسەکەی جێبەجێ بکە ئەمە بابەتێکی ئاسان نییە چونکە ئێستا ئەگەر تەوافقی گەورە کرابێت لە نێوان هێزە سیاسەکاندا بۆ ئەوەی کە عادل عەبدولمەجید دەرەنجامەکەی بێ ئێستا ئەرکە قورسەکە سا عادل عەبدولمەجید چۆن بتوانێت تەوافقی نێوان ئەو لایەنە سیاسیانە و یان هاوسنجی نێوان ئەو لایەنە سیاسیانە بپارێزێت بەس پێ دوایە شیعەکان سەرکەوتووتر بوون لە کورد و لە سونە لە مەسەلەی یەکلاکردنەوەی کاندیدی خۆیان چونکە کورد ناکۆکی زۆری هەبوو بۆ نمونە سونەکان زیاد لە کاندیدێکیان نەبوو بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان بە هەمان شێوە کورد زیاد لە کاندیدێکی بوو بەڵام شیعەکان بەبێ دەنگی کاندیدی خۆیان یەکلاکردەوە سەرکەوتوو بوونەوە کاک حەکیم ئەگەر ئێمە ئاگادار بین لە پێشە هەند زۆر لە 2005 هەمیشە ڕەهان لەسەرەوە ئەکرێت کە هێزە عێراقیەکان لێکەدەن لێکە کوژن ئیتر ئیستیقرار نامێنێ عێراقە شێوێ بەڵام ئەوان تەنانەت تا ئێستا هەڵبژاردنیشیان دواخستووە و تەنانەت تا ئێستا ینی لەسەر شێوازی حکوومەت بۆتە شەڕی ناوخۆ نە لەسەر پۆستەکان بۆتە شەڕی ناوخۆ ڕاستە کێشێکی مەسەبی هەبوو وەندە کێشەی مۆزوعی داعش و تیرۆر هەیە بەڵام وردە ئەمانەش کە تەنان ئەمانەش نەیتوانیوە عەمەلی سیاسی ڕابگرێت یاخۆ تەنانەت تەوقیتات دەستوریەکانیش ڕابگرێت ئەمە مهمەی ئەو وڵاتانەیە ئەو ناوەندانەیە کە توراسێکی بەڕێوەبردنیان هەیە واتە کەلتوریشی بەڕێوەبردنیان هەیە بە پێچەوانەی هەرێمەکەی خۆمانەوە کە بەداخەوە لەسەر میزاجی کەسێک پەرلەمان تێکەدرێت لەسەر میزاجی کەسێک حکوومەت ئەنێرێتە ماڵەوە لەسەر میزاجی کەسێک هەڵبژاردن تاخیرە کرێ یاسا ئەگۆڕدرێ یاسا دێت ئەمە لە بەغدا بەم شێوەیە نییە لانی کەمی چونکە بەشێک لەم پێویستی بەوە بووە هاوسەنگی بپارێزنەوەن هێزە جۆرا و جۆرەکان کە بیرکردنەوەی جۆرا و جۆریان هەیە کە تێڕۆنی جۆرا و جۆریان هەیە و لە هەمان کاتیشدا ینی مەبەستیان بووە کە ئەبێت ئیستیقرار هەبێ لە عێراق لانی کەمی ئیستیقراری سیاسی هەبێ ئەگەر ئیستیقراری ئەمنی نییە ئەگەر ئیستیقراری ئابووری بازە کێشەی تایە بەڵام ئیستیقراری سیاسی هەبێ ئیستیقراری سیاسی واتە پابەندبوون بە تەبادولکردن دەسەڵاتکردنی دەسەڵات پابەندبوون بە هەڵبژاردن پابەندبوون بە شێوازی دەرکردنی یاساکان و جێبەجێکردنی هەموو ئەمانە گرنگی خۆی هەیە ئەمە ئەگەر تە بوو کەلتورە سیاسی کە کاریگەر بووە لە سەریان بۆ عێراق لە ساڵی 1920 یەکەوە دەوڵەتەوە تا ئێستا بەردەوامی درێژەی هەیە ئێمە بە پێچەوانەوە دەردمانگرانە ناتوانین خۆمان بەراوردکەین لەگەڵ سپاس دەکەین کە تو ناوبڕێکمانێ دوێ ناوبڕکەکەرم بۆ لای بەڕێز بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەکەین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-کلیک و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون
کە سەرجەمیان داونلۆدیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک دکتۆرە گەبگەرم و لابەرز سەبارەت بە کاندیدی ڕاستپێدراو بۆ پۆستی سەرۆکوەزیران ئەو دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا بە پێی دەستور کابینەکەیەک لا بکاتەوە بۆ نۆم دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا کاندید بۆ چەند وەزارەت ئامادە بکات لە سەرجەم پێکاتەکە. ئەڵبەت یانیەوە ئەگەرتەوە بۆ سەرۆکوەزیران چەند وەزارەتی هەبێت یان بەرنامەکەی چۆنە. ئێستا کابینەکە ئابادی چەند وەزارەت بوو؟ ئێستا 22 وەزارەمە بووە، بەڵام ئەگەر بتوانێت دەستکاری بکرێت یانی و دەسەڵاتیە وەزارەتەکان کەم و زیاد کە وەکو دەتوانێت بەڵامەوێ بە پلانێک پێشکەش بە ئەنجومەی نورانی عێراقی بکە بۆی دەنجێ سەر بدەێت. بەزمەوەسم مەرجە تا بۆ منە 30 ڕۆژی ترسی 11 وەزیرەکاندا بنێ یاخود تەوقیتێکی دەستوریە مەرج نییە کابینەکەی ڕاگەێنێ واتە زۆرینەی وەزیرەکانی متمانە وەردەگرن. ئەگەر وەزارتی دوو وەزارتی پڕ نەبێتەوە ئەتوانرێت دوایی بە ماوەیەک بە وەکالە بەڕێوانەوە بەرێ دوایی وەزیرەکان بێن سوێن خۆن. ئەوە لە دەوری پێشوا وا بوو بە نسبەت کورد نەچۆ ناو حکوومەتەکەی ینی لە کاتی دەنگدان لەسەر کابینەکە ڕێکەوتن نەکرابوو. دوجار ڕێکەوتن کراسە وەزیرەکان چێ بێتە وەزیر و چێ نەبێتە وەزیر و کاتە بەجیا دەنجیانە سەردا. زۆر باشە. بەس سەبارەت بە کاندیدی سەرۆک کۆمار بەزەم جارە لەوانەیە پۆستی جێگیری سەرۆک کۆماریان سەرۆک وەزیران دابنرێتەوە. جاری پێشوو پێشتر عەبادی لایبرەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ینی یاسایی بوو کارەکە سەڵاحەتی خۆی بوو، بەڵام هەرچەند لە یاسای ئەنجومەنی وەزیرانە هەبوو. ینی ئەو پۆستە هەبوو لە سەرۆک وەزیران ئەم جارە پێشبینی دەکەی کە جێگیری شێ بێت چەند جێگر دەتوانێت. من پێم وایە خۆی ینی فکرەکە وایە یەک جێگیری هەبێ، بەڵام تەنانەت دەگەر نەگەنە ڕێکەوتن جاری وایە بۆ تەسویە بۆ تەوافق و تەسوێ هینەکەن ینی ناچارە بن بیکەم بە دوو جێگر بۆەوەی کە ڕێکەوە. ینی پشکی کورد پێچی پشکی کورد ئەو کاتە لە دەورەکانی پێشودا عادەتەن سەرۆکوەزیران ئەگەر شیعەیەک بووە دوو جێگرەکەیشیان سونەیەک بۆشیان کورد بوو. ئەی پۆستەکانی تر پێ دوایە چ وەزارەتێک پێشبینی دەکەی بە کورد بدرێ بۆ من لە ڕابردوو وەزارەتی دارایی هەبوو، کۆچ و کۆچبەران هەبوو، وەزارەتی ڕۆشنبیری هەبوو لە سەدەمەکەی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی کۆچ و کۆچبەرانمان هەبوو لە مکردان لەگەڵ وەزارەتی داراییە. لە دەورەی پێشەوە وەزارەتی 5 وەزارەت بوو. تەمان پێش کەمکردنەوەکەی وەزارەتی کاروباری ژنان و مافی مرۆڤیشمان هەبوو، ئەوەش دێک دران. بێزگەلەوە کە وەزارەتی ڕۆشنبیری لە ئێسادا دوو وەزارەتە، وەزارەتی ئاسارە لەگەڵ وەزارەتی شوێنەوارە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە ئەوش کاتی خۆی دێک دراون. ئەم جارەش تەسەوور دەکەم ئەگەر هەر بەم ژمارەیە حکومەت دروستکەن جێگیری سەرۆکوەزیران ئەگەر هەبێت دوو جێگرەکەیشیان بۆ کورد بێ لەگەڵ هەمان سێ وەزارەت، یەک وەزارەتی سیادی لەگەڵ وەزارەتێک کە پێی دەوتێت وەزارەتی شیناوەندی و وەزارەتیشی تر لەگەڵ ئەو دوو وەزارەتی ترا. ئەو دوو وەزارەتە لە ماوەی ڕابردوواتەوە بۆ 3 خولە چێت، وەزارەتی ینی 2 خولە، وەزارەتی کۆچ و کۆچبەران بەس کوردەوەیە. لەوانەیە ئەم جارە شەر بیدەنە کورد لەبەرچی وەزارەتی کۆچ و کۆچبەران حکومەت لە عێراقە شیعەیە و بە تایبەتیش ینی کارەساتێکی گەورە لە ناو سونەیە دروست بوو بەوەی مۆزۆی داعشەوە. وەزارەتی کۆچ و کۆچبەران نەبووە شیعە بێت، چونکە دوجار هەر خەرج نەکردنێکی پارار کێشە و گیرروگرفتێک دەکرا بە گیرروگرفتێکی مەسەبی لە بینی سونە و شیعەدا.
و ناکرا سونەش بێت چونکە شیعەکان باوەڕیان بە جۆری خەرجکردن و تەمبیلکردنەکە نابوو بۆیە ینی هاتن ئەمایاندا بە کورد ئەم پۆستەوە جاری پێشتری شەروا بووە تەسەوەر دەکەم ئەم جارە شەروا بەڵێ بەس بۆ بۆستی سەرۆکوەزیران بۆچی شیعەکان هەمیشە دەیانەوێت لای خۆیان ببینێت و دەسەڵاتی زۆرە وەکو دەسەڵات ینی دەسەڵاتەکانی تەنایی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یاخودی ئەنجومەنی وەزیرانە بە هەماهەنگی لە ڕاستیدا ئەم دەسەڵاتانە هەرچی دەسەڵاتەکانی ئەنجومەنی وەزیران زۆربەی هی ئەنجومەنەکەی نەگی سەرۆکوەزیران سەرۆکوەزیران دەسەڵاتەکانی زۆر نین بەڵام لە عێراقا هەندێک جار ینی بە حکمی شێوازی بەڕێوەبردنی مرکزیان و توراسی بەڕێوەبردن لە عێراقا کە مرکزی بووە کە هەمیشە دەسەڵات بەدەست کەسێکەوە بووە عادەن سەرۆکوەزیران دەسەڵاتیشی زۆری هەیە و بە ئەمری واقع دەسەڵاتە بە فراوانی پیاداکە هەردوو سێ چوار سەرۆکوەزیران یەکێم ماوەیەدا ڕابردووە وەزیران چێکە بەردەوام شیعەت ئەو پۆستە لای ئەمە یەک دوو ڕەمزی دەسەڵاتی تەنفیزی بەهێزترین دەسەڵات سەرۆکوەزیرانە و بۆیە شیعە دەیەوێت دەسەڵات خۆیان بێت تەعینە خەرجکردنە داهاتە و بڕیاردانە لەسەر خزمە گوزاری تەنانەت پێشنی پرۆژەی یاسایە هەموو ئەمانە بەس سەرۆکوەزیرانەوەیە سەرۆکوەزیران و ئەنجومەنەکەی ڕاستە ئەم دەسەڵاتە زۆربەی ئەنجومەنەکەی بەڵام عادەن ئەگەر ئەنجومەنەکە زۆرنی شیعە بێت کاتە ئەگەر دوو کورسێ کوردیشی تیاابێت چەند سونێکی تیاابێت ناتوان ڕێگەر بندەوەی کە پرۆژه یاساکان تێپەڕێن سەبارەت بە کورد ئەو ملولانی پرۆژە بڕیارەکان سەبارەت بە کورد ئەو ملولانی پێدوای لەسەر پۆستی سەرۆک کۆمار لەسەر چی بوو ئەو ملولانەی کە کێبڕکەی کێتی و پارتی هەیان بوو ینی باخی پۆستەکە بۆ مەسلەی کووردە دەسەڵاتەکانی یاخو لەسەر ئیمتیازات و شتەکانیەتی یانێ و کێبڕکەی لەسەر چی بوو؟ یەکەم شت پارتی دموکراتی کوردستان دەڵێت کە یەکێتی بۆ ئێمە نەگەڕاوەتەوە کە بڕێ داوە دیاریکردنی سەرۆک کۆمار ئەمە لایەنەکەیەتی کە تەبریری بدەنەوە بەڵام لە حەقەدا بریتێ لە منافەسەکردن و چێبڕچێکردن لەوەی کە کامیان زۆرترین جێپی خۆی لە عێراقا بەهێزەکات چونکە بۆیان دەرکەوتووە کێ جێپی لە عێراقا بەقوت بێت ئەتوانێت لە هەرێما خۆڕاگرتر بێت ئەمان هاتوون ئەم شەڕیان بۆ بردوێتە عێراقەوە یەکەم دوایەوەی کە پارتی دموکراتی کوردستان ڕێفراندۆمی کرد هەستی کرد لە ڕووی نێودەوڵەتیش و لە ڕووی عێراقیشەوە پێگەی لاواز بوو دەویست ئەو پێگەیە بجێڕێت دەویست ئەو پێگەیە بجێڕێتەوە و بە حکمەوەی کە پێی وایە و زۆرترین کورسی هێناوە مافی خۆیەتی یەکێتی لێرەدا تەنها ئیسفادەی لە شەخسێتی دکتۆر بەرەم ساڵح کرد کە تا ڕادەیەک مەرغوبتر بوو لەلایەن عەرەبیەکاندا چونکە هەندێک لایەنی عێراقی تەنانەت کوتلەکانیان پێیان باش نەبوو کە دەنگ بەرەم ساڵح بن وەرمە کوتلەی بنا پێیان باش نەبوو دەنگ بۆچی بن و لەبەرەوەی ڕێکەوتنیان هەبوو لەگەڵ هادی ڕێکەوتنی بوو لەگەڵ بارزانی بەڵێ ڕێکەوتنیان هەبوو کوتلەی بنا هەمووی هەیە بوو بەڵام نەیاندا یعنی پەرلەمانتارەکان زۆر متەمەسک نەبوون هۆکارەکەشیەوە گەرتەوە بۆ ئەو حاڵەتی کە لە ڕابردووە هەبووە بەڵام ڕەنگە خەڵک بڵێ و دوو کاندیدەی کوردی سەرۆک کۆمارە نووسیان ساڵێک لەمەوە بەردەنگیان بە بەڵێدا هەردۆم ینی بۆچی ینی جیاوازیە بوو جیاوازیەکە تەناوەیە کە فواد حوسێن پارتی دموکراتی کوردستان و زیاتر پشتگیریە کرد ئەمە جیاوازەکەی تۆخ کردەوە بەڵام من ئەمەوێت لێرە ئیشارە بە شتێکی تکەم ئەو مهم نییە من پێم وان نییە نە دکتۆر بەرهەم ئەتوانێت باشتر بێت دکتۆر فواد نەفواد باشتر بێت لە بەس بۆ چی تێدایەکەوان شەڕێوانە سەر چی بوو یاخۆ ڕاستیە من پێم وایە یەکێتی بە تایبەتی شەڕی لەسەر پۆستی سەرۆک کۆمار بۆچی ئەوەیە وەکو ینی ئەو موسسە گەورەیە وەکو دەستکەوتێک بۆ ئیمتیازاتی سیاسی بەکاردێنێت لە ماوەی ڕابردووە بەڵێ بێزگە لە ڕووی مادیش و لە ڕووی سیاسیشەوە بەکاری دێنێت لە ڕووی دیپلۆماسیەوە بەکاری دێنێ لە ماوەی ڕابردووەیە هەمومان نەزانی کە پۆستی ینی موسسەی سەرۆکایەتی کۆمار موسسەیەکی اتحادیە واتە پێویستە کە هەموو لایەنە سیاسیەکان وجودیان هەبێت ناو موسسە تۆ ئەزانی لە کوردە تەنها لە عەرەبەکان نەتیایەتی شیعی تایە سوننی تایە موسەشارە لە پلێ بەڵام ینی لە کووردە لە مۆزەفێکەوە و لە حرەسێکەوە لە گاردێکەوە کە حیمایەتی سەرۆکایەتی کۆمارەکە هەتاوەکو سەرۆک کۆمار هەمووی سەربەیەکێتی نیشتیمانی کوردستانە کورد لایەنەکانی تریتیان نییە ئەمە کێشەکەیەتی ئەگەر مەسەنە مۆزەفێک شتێک چوو بێ خۆی قەناعەتی بە لایەنیشتر هەبێ بەڵام ئەمان کە تا ئەم دقەیە بە ئیخوانی ئێزان و ڕێگە نادەن بە کەسیشتر ئەمە ئیشکالێکە ینی ئەمە ئیشکالێکە بۆ یەکێتی وەکو پێگەیەک یاخود چۆن لە شوێنێک بۆ دەستکەوت و ئیمتیاز سەیریەکە
و پێم وایە ئیسفادێکی باش بۆ پارتیژ ڕاستە پێ دوێ من پێم وایە پارتی زیاتر مەبەستی لە ئیمتیاز نەبوو ئەوەندەی مەبەستی لەوە بوو کە وەکو پێگەیەکی سیاسی و دیبلۆماسی بۆ بەهێزکردنی پێگەی خۆی لە بەغا بەکاری بێت پێگەی لاواز بوو ینی دوای هەوڵەش پارتی زیاتر پێگەی پارتی لاوازتر بووە بەڵێ بەهۆی کۆمار کاندیدی بارزانی بۆ مەشکستێکی گەورەی بەوە نەکەوە پێم وایە پارتیم یاری باش نەکرد لەم یاریە واش سەرکەوتونە بوو گریمانەی سەرەوە کرد بوو کە دوجار بە شێوازی تاوافقی چونکە ئەمە بۆ خۆی هەڵەیەکی گەورەیە کە تۆ کاندیدی سەرۆکۆەتی کۆمار پێشەوەی کە لە ناو خۆتا یەکلایکەیتەوە بیدیتە دەست شیعەکانیان بە تەوافق و اتفاقی لەگەڵ شیعەکان یەکلایکەیتەوە ئەمە خەتەری چییە بۆ کورد ئەم شێوازی دەنگدانی کە بۆ دکتۆر بەرهەم و دکتۆر فواد کرا گەورەترین زیان لە پێگەی کورد لە ئەوانیشدا و ئەوان خەڵکی کوردستان توش زیان کردو لە سەرچی چونکە ئەمان بۆ سەرخستنی هەرێکێک لە خۆیان تحالف و اتفاقیان لەگەڵ کۆمەڵ لەلایەنی سیاسی شیعی و سنی کردووە و لایەنی عەرەبی کردووە لەبەر ئەوەی کە لەگەڵ یەکترا ڕێکەوەن تەنازولکردن بۆ یەکتری هاتوون تەنازولیان کردووە بۆ شیعە و بۆ سونە کەواتە لێرە هەم ئێستا هەرێکیان لەمانە کە دەرەچن قەرزارن بەرامبەر ئەو لایەنەی کە اتفاقیان لەگەڵا کردووە جا لە مۆزوعی کەرکووک دێتە پێشەوە ناتوانێت قسە بکە مۆزوعی بوجە دێتەوە ناتوان لە بەرامبەریان قسە بکە دنیای اتفاق دنیای ئەجەندایان هەیە بێ بۆیان تێپەڕێنێ کەواتە لێرە تۆ ناچار بوویت بۆ سەرخستنی خۆت کە شەق وەکو شەخصێک یا وەکو کاندیدی حیزبێک دۆست زۆر بابەتی ینی تایبەتمەند بە خەڵکی کوردستان پژوێ خەیت و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان لەدەیت لە پێناوی سەرخستنی خۆتە وەکەوێتەوە بەرژەوەندی لایەنە شیعەکانەوە ئەم جۆرە سەرخستنی سەرۆک کۆمارەوە ئەم جۆرە دەنگدانە زۆر لە قازانجی شیعەکانە و زۆر لە قازانجی لایەنە عەرەبیەکانە نەک لە قازانجی کورد چونکە بە شێوازێک لە قازانجی کوردە بوو کە کورد بێکاندیدۆ بچێتە ناو پرۆسەی ڕەنگە قسە لەسەرەوە بکرێنەوە ینی چ سوودێکی پۆستەکە کورد لە دوای 2005ەوە وەرگیراوە لای کورد بووە لە ناو کوردی لای یەکێتی نیشتیمانی بوونی دەسەڵاتەکانی ئەوەندە زۆرن کە بتوانرێ بەکاربێنرێت لە ڕاستی ئەم دەسەڵاتان دەسەڵاتی پرۆتۆکۆلیە بەڵام هەندێک دەسەڵاتیشی هەیە کە ڕاگرێت بۆ نمونەیەکێک لە ئیشەکانی سەرۆکۆماری پێشوو دکتۆر فواد مەعسووم ڕاگررتنی بڕیارێکی پەرلەمان بوو لە قازانجی خەڵکی کوردستان و ڕاستکردنی دەرەنجامی انتخاباتە کە یەکێتی خەڵکی کوردستان لە قازانجی حیزب بوو بڕیارەکە لە قازانجی خەڵک بوو بەڵام دکتۆر فواد ڕایگر لە بەرەوەی لە وەزارەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بڕیاری ئەوەی کە ئەبێ هەمواری یاسای بڕیاری نەکەمواری یاسا بژاردن بڕیارێک بوو بە ئیلزامکردنی ئەژمانکردنەوەی دەستی دەنگەکان ئەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان جێبەجێ بکە بەڵام جێبەجێ نەکرد لە بەرەوەی دکتۆر فواد نامەیەکی بۆ ناردنەوەتی ئەو بڕیارە جێبەجێ مەکەن لە بەرەوەی من تانەمان وەکو کورد دەتوانرێت چی بۆ کورد بکات من پێم وایە تەنها لە ڕووی ڕەمزیەوە کاتێک کە سەرۆکۆمارێک کوردە مانای وجودی نەتەوەیەک دێت لەناو ئەو دەوڵەتەیە بەشێک لەو دەوڵەتە عەرەب نییە کوردە ئەمە بۆ خۆی مانایەکی هەیە ئەم مانایکی ڕەمزی کەم نییە مانایشی تریان بابەتێکی تریشیانەوەیە کە ئەگەر باش بەکاربێ شوێنێکی دیبلۆماسی باشە پێگەیشتی دیبلۆماسی باشە بۆ بەرگرتن لە مافەکانی خەڵکی کوردستانیش چونکە لە هەندێک خاڵدا کە تۆ گفتوگۆکە بە تایبەتی کاتێکە کێشە ئەکەوێتە نێوان حکوومەتی هەرێم حکوومەتی اتحادیەوە ئەگەر باش ئەم پۆستە کەسێکی بەهێزی دەبێت ئەتوانێت وا بکات تەسیر لە عێراقیەکان بکات کە لانی کەمی نەرمی بنوێن بەرامبەر بە ئەو کێشانەی کە لەگەڵ کوردستانی لەگەڵ حکوومەتی هەرێمە هەیەە یاخود زۆر بابەت و داوای خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت لە ڕێگەی سەرۆکایەتی کۆمارەوە بە شێوازی کتابی بگا بە مؤسسەکانی تری وەکو حکوومەت وەکو وەزارەتەکان یا وەکو هەیئەکان ئەمە دەبێتەوەی کە یانی چۆن ئیسیجابەیان بۆی هەبێ یاخود حتمما هەیە کە سەرۆکایەتی کۆمارم فەتەحی بکە زۆر کەمەوە سەبارەت بەوەی کە ینی ئەی لایەنەکانی تر دەبێت چی بکەن ینی پێ دوایە لایەنەکانی تر مەسەلەن ئاتەنا چاویان لەوە بێت کە پارتیویکێتی پۆز وەرگرن یا خودداوانیش لەگەڵ کاندیدە ڕاستپێدا و قسە بکەن مەسەلەن بۆ جێگیری سەرۆک وەزیرانە بۆ وەزیرەکانە پۆستەکانی دیکەیە بەڕای من ئێمە پێشتر لە ماوەی پێشترا هەوڵێکماندا بەڵام هەوڵەکەمان مەترسی لەسەر بوو دوایەوەی کە زانیمان دکتۆر بەرهەم مەیلی هەیە بەلای چونەوە بۆ ناوێشێتی ئەوشەوە بۆ ڕامەگەیان کە کوتلەیەکمان دروست کردووە کوتلەیەکی 11 پەرلەمانتاری
کە کتێکی زۆر باشە بێن چونکە سەرۆکی پەرلەمان محەممەد حەلبوزی 6 کورسی هەیە 11 کورسی توانێت بچێتە مفاوەزەوە ئەوی شەو بوو ئەو دوای کە دکتۆر بەرهەمچۆوە ناو یەکێتی ئیتر مایەوە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو پێم وایە لەو کاتەوە تا ئێستا گفتوگۆ نەکراوەتە سەرەوەی کە ئەم سیانە بێکەوە یەک کوتلە بن یا کوتلەی جیاواز بن ئەگەر بێک شەو یەک کوتلە بن یا کوتلەی جیاوازش بن مافی خۆیانەکە بستنە گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتەوە ئەگەر بیانێ بستنە ئەو گفتوگۆیانەوە وەگەر نستنەوە گفتوگۆیانەوە ئەو کاتە توانن ڕۆوەکو ئۆپۆزیسیۆن سپاس کاتمان کەمەوە سەبارەت بە سەرۆکی پەرلەمان زۆر خەڵک پرسیار دەکەن مەسەڵەن گەنجێکی تەمەن 36 ساڵ کە خۆی 6 کورسی هێناوە چۆن بوو بە سەرۆکی پەرلەمان لە ڕاستیە یاریکردنیشی ورد لەسەر هێڵەکان هێڵە جۆرا جۆرەکان و جۆرێک لە دۆگمایی سیاسیش کاریگەری خۆی هەیە واتە دیمەگۆچکردنی سیاسی محەممەد حەلبوسی ئێمە لەگەڵ پەرلەمانتار بوو لەگەڵ ئێمە و تا ڕادێکی باش ئاشنایەتیمان هەیە ئەزانم چۆن یان چۆنڵێ کاتێک کە دەوێت شتێ بکات ئیتر هەموو هەوڵێکی بۆوەدا و لەوانەیە بڵامەگەر بڵام شەویش ناخەوێ بەس بۆی کە بگاتە ئەو شتە لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان قساکە ئەو بوو تەنان پێشەوەی کە بێ بە سەرۆکی پەرلەمان هات بۆ هەولێر لەگەڵ لایەنە سیاسەکان کۆ بۆ هات بۆ ئێرە لەگەڵ لایەنە سیاسەکان کۆ بۆ لەگەڵ لایەنە شیعەکان سوننەکان خۆیان تاکو کە کردیان بە کاندیدی زۆری نەرچەند دوای ڕێکەوتنی تەواوی سەر نەکرا بەڵام محوەری وەتانی هەڵی بژارد زۆر زەحمەتی کێشا لەگەڵ لایەنە تاکو دەنجیاندایە ئەمە حتممە بەرامە بە کۆمەڵ تەنازولاتی زۆر زۆر بۆ لە زۆر باری جیاوازدا کەمەوە بە سەبارەت بۆ چی وای کرد محەممەد حەلبوسی بوون سەرکەوی بەسەر و سامن و جەیفی کە پێشتر سیاسەتمەدارێکی دیاری عێراق بووە بەسەر خالید عوبێدی کە وەزیری بەرگری بووە لە ڕاستیە ئیتفاقی سیاسیە اتفاقی سیاسی یەکەم وسامن جەیفی لایەنە شیعەکان حەزیان لێی نەبوو لەبەرەوەی کەسێکی خاوەنی شەخسیەت بوو و ملی نادا بۆ ئەجێندای تر بەڵام محەممەد حەلبوسی پێم وایە کەسایەتێکە زیاتر سازشەکە کۆتا پرسیارمانی پێدوای لە کاری پەرلەمانی سەرکەوت و دەبێت گەنجێکی تەمەن 36 ساڵکەیەوە ئەزمونیشتانە کەسایەتێک کە بتوانێت ئادای سەرۆکی پەرلەمانێکی باش بکات بۆ چاوتە سەرەوەی ئایا پەرلەمانێکی منسەجیمە یاخۆ پەرلەمانێکە پڕێتی لە معارەزە ئەگەر وەک دەورەی پێشوپڕی بێ لە معارەزە و پشێوی ئەوە قورسە بێ بۆی ناتوانێت بیکە بەڵام ئەگەر پەرلەمانێکی منسەجیم بێ و هەموو لایەنەکان بە شێوەز تەوافقی حکوومەت پێک بێنەوە کاتە زۆر کێشەی نابێ تەسەوەر دەکەم پەرلەمانی ئەم جارە منسەجیم نەبێ ئۆپۆزیسیۆنی تیا دروست بێ حتممە ئەو لایەنانەی کە بە حکوومەت ڕازی نینی یا ئەسنە حکوومەتەوە دوای دێنە دەرەوە ئەو کاتە ئەوانە دوایی تووشی هین دەبن تووشی بنە ئۆپۆزیسیۆن و لەوانەیە تووشی هین ببێ ینی بەتابەتی لە 2 ساڵی ئەخیرە پەرلەمان مستەقر نابێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەمین بەکری سەرۆکی پێشووی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ